بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ و بەیانیتان باش لێرە و لەوێ لە هەر کوێیەک هەن مێدەکەین ئاسوودە و کامەران و بەختەوەر بن. ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم دانیار نورەدین خوای گەورە و دەرفەتەی بێبەخشین بە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازەوە بە هاوکاری هاوکارانم لە پەیام لە پرۆگرامی پەیامی ڕۆژ لە خزمەتتانە بین. دەستخۆش. سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێت بینەران و بیسەرانی ئازیز خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەت ئێوەی ئازیز هیوا دەخوازین کە لە هەر جێگەیەکەن ئاسوودە و کامەران بژین. ئازان و خۆشەویستان ئەمڕۆژ کۆمەڵی بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردوون لەو بابەتانەی کە ئەمڕۆ پێشکەشی ئێوەی ئازیزی دەکەین لە تەوەریەکەی بەرنامەکەماندا باز لە سوودەکانی هەنجیر دەکەین زانین هەنجیر چ جۆرە سوودێکی هەیە بەتاوێت لە مۆرزەدا کە وەرزی هەنجیرەوە تام و چێژێکی تایبەتی هەیە بەڵام لەگەڵیشیدا کۆمەڵێک سوودی سەرسوورهێنەری هەیە بۆ جەستەی مرۆڤ و بە هەنجیری وشک و هەنجیری تەڕکە هەردووکیان ئەمانە چەندین سوودی جیاوازیان هەیە. لەم تۆرێماندا باز لە سوودەکانی هەنجیر بەگشتی دەکەین وەروە لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لە گرنگی و ئەهمیەتی شیری دای بۆ منداڵ دەکەین کە گرنگە و پزیشکەکان هەمیشە و بەردەوام جەخت لەسەرەوە دەکەنەوە کە دایکان شیری خۆیان پێشکەش بە منداڵەکانیان بکەن لەبەر ئەو سوودە گەورانەی کە لە شیری دایکدا هەیە. لەو تەورێماندا باز لە گرنگی شیری دایک دەکەین وەروە لە تەوری سەمی بەرنامەکەماندا باز لە پەروەردەکردن دەکەین لە سەردەمی ئێستادا. دەزانین کە لە ئێستادا کە سەردەمێکی جیهانگیریە و سەردەمی تەکنۆلۆژیایە زۆر جار خێزانەکان دایک و باوک باز لەوە دەکەن کە پەروەردەکردن زۆر ئەستەم بووە. زانی لەم سەردەمەدا ڕێشوێنەکان ئەو ڕێگانە چین کە پەروەردەیەکی تەندروست پێشکەش بە منداڵەکانمان بکەین. بەڵێ ئازیزان دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەشوها و پلەکانی گەرمایی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان با بزانین گۆڕانکاریەکان چۆن ڕوویانداوە. بەڵازان و خۆشەویستان لە تەوریەکەی بەرنامەکەماندا باز لە سوود و گرنگەکانی هەنجیر دەکەین بزانین ئەو سوودانە چین کە پێشکەش بە لەشی مرۆڤی دەکات و بزانین لە چەند مادەی خۆراکی پێک دێت بە میوانداری زۆر بەڕێز کاک جەلال سەید کەریم بایۆلۆجیست کە گفتوگۆ لەو بارەیە دەکەین بزانین سوودەکانی هەنجیر چین. کاک جەلال زۆر بەخێر بێن. سپاسدانەکەم بەڕێز. کاک جەلال ئەگەر باز لە هەنجیر بکەین بۆچی ئەوەندە گرنگە کە خۆی گەورە لە قورآنی پیرۆزدا ئاماژەی پێکردووە لەگەڵیشیدا لە تەنیشتیشیە باسی زەیتونی کردووە. بڵێ سەرەتا بەناوی خۆی گەورە سوپاس بۆ هەڵبژاردننی ئەم تەوەرە بە تایبەتی کە ئێستا وەرزی پێگەیشتنی هەنجیرە لە هەرێمی کوردستان ئەگەر چی وشکە ساڵێ بەڵام تا حدێک با بڵێن بەرهەمی هەنجیر باشە و هەنجیری چکە لەو میوە پیرۆزانەی کە لە قورئانە باس کراوە لە چەند شوێنەکان نزیکی 7 شوێنە هەندێک شوێن بە تەنیا باس کراوە لە تینی وە زەیتون لەگەڵ زەیتونە باس کراوە و لە ژیانی پێغمبەری خوا صلی الله علیه و سلم دەتوانین بڵێن بە تایبەتی لە شاری مەدینە کە لە یەکێ بۆ لەو میوانی کە گرنگی پێدراوە
و بە شێوازێکی وشک زیاتر لەو سەردەمەیە هەبووە بە زۆری ئەو وڵاتانی کە هەنجیر بەرهەمە هێنن ئەتوان بڕی وڵاتانی دەوروبەری دەریای ناوەڕاستن وەکو وڵاتانی شام، ئیتالیا، ئیسپانیا، مەغریب، سووریا و فەڵەستین و لوبنان و عێراقی با بڵێن خۆشمان و کە هەرێمی کوردستان. هەنجیر میوەیەکە ئەتوانین بڵین زۆر دەوڵەمەندە بە کانزا ڤیتامینەکان. گرنگی هەنجیر بەڕاستی ئەگەڕێتەوە بۆ ئەو پێکاتەی کە خوای گەورە لە ناوی دروستی کردووە و لەو خاک و خۆڵی کە دەژیت کاتێک کە ئاوە درێ ئەو پێکاتی کە هەڵمژێ لە خۆڵەوە دەیگۆڕێت بۆ چەند پێکاتەیەکی زۆر سەرنجڕاکێش. ئەڵبەتە هەموو میوەکان گرنگی خۆیان هەیە بەڵام بەتایبەتی هەنجیر کۆمەڵێک ڤیتامین، کۆمەڵێک کانزا، بەتایبەتی کانزاکان زۆر جەختی لەسەرەکەمەوە کە مادەی ئاسن، مەگنیسیۆم، پۆتاسیۆم، یۆد ئەمانەی تێدایە کە ئەمانە واکەن دواتر لە کاتی بەکارهێنانە بەتایبەتی بە وشکی چەند سوودێکی زۆرمان پێبگەێنن. زۆر باشە کاکجال پێشوی بە وردی بچینە سەر باسی سوودەکانی هەنجیر، هەنجیری ڕەشمان هەیە، هەنجیری سەوزمان هەیە، هەنجیری زەردیشمان هەیە، بەسییانم بینی و نازانم زێک مێل و پەمەیش بینی و هەنجیر زۆری زۆرە، هەنجیری مۆریش هەیە نەک پەمەی بورن. ئەمانە ڕەنگەکانی حەجمی گەورە و بچووکەکەی یاخود نوعەتەکەی فەرقەکە لە جۆری کوالێتێکی یان هەمویان بە یەک جۆر و بە یەک دەنگ و بە یەک ڕەنگ. بەڵێ لە ڕووی زانستی ڕووەکەوە میوە تا ڕەنگی هەڵواڵتر بێ تا ڕەنگی تێرتر بێ سوودی زیاترە، مادەی کانزایی زیاتر تێدایە. هەنجیر بەگشتی توانین بڵین جگە لە ڤیتامینەکانی ئەی و سی و با بڵین بیەکانیش هەندێکیان کۆمەڵە کانزای باششی تایە، بەڵام کاتێک کە ڕەنگەکەی لە زەردەوە ئەگۆڕێ بۆ سەوز پێکاتەیەکی بۆ زیابێت، کاتێک کە ئەگۆڕێ بۆ ڕەنگێکی مۆر یاخود پێڵێن هەنجیری ڕەش ئێمە کۆمەڵێک پێکاتی تری وەکو فلافۆنۆید وەکو ئەنتۆسیانینی بۆ زیادە بێت کە ئەمانە بەڕاستی دواتر لە دروستکردنی لە پرۆسی دروستکردنی خوێنە بەشداریەکەن. واتە کاتێک بۆم دە کەسێک کەم خوێنە ئەگەر بێت و ڕێنمایی بکرێت لەلایەن کەسێکی شارەزاوە بۆی کە بە شێوازێکی ڕێکوپێک هەنجیر بخوا، هەنجیر بەکاربێنێ بە تەڕی بیان بە وشکی بێ باسی ئەو شەکەین کە کامیان بەسووترە. ئەم کەسەی کە بوومە سەلاسیمایەکی ماینەری هەیە یان کەم خوێنە یان نەزیفێک لە شوێنێکی ڕوویداوە ئەگەر بێت و بە شێوازێکی ڕێکوپێک ڕۆژانە بە منم بڵین 7 دەنگیان 12 دەنگ هەنجیر بخوا لە هەنجیری بەتایبەتی ڕەش لە پرۆسەی دروستکردنی خوێنە بەشداریەکات. ئەمە واکات کە ئەم کەسە کەمتر کاریگەری کەم خوێنێکی بەسەرەوە بمێنێ و کەمتر ئەو حاڵەتی کەیەتی و کوتمان بەتایبەتی سالاسیمای ماینەر نەک گەورەکەی کە پێویستی بە خوێن تێکردن و بە گۆڕنی مۆخە ئەو کەسەی کە سالاسیمایەکی ماینەری هەیە واتە تەنها بە ڕێخستنەوەی خۆراک دەتوانێت زاڵێ بەسەر حاڵەت و نەخۆشیەکەیە ئەو کەسانە پەنا بردن بۆ هەنجیر سوودێکی یەکجار زۆرە بینن بەتایبەتی هەنجیری ڕەش. خۆی لە ئەسڵە توانین بڵین هەنجیر هەم خۆراکە هەم دەرمانە. کاڵین خۆراکەوەتە هەموو کەسیشی ئاسایی توانی بخۆیتەوە، هەموو کەسێکە توانین ڕۆژانە 12 دانە یاخود 11 دانە هەنجیر بخوا بە شێوەیەکی ئاسایی وەکو خۆراکێکی خۆی. هیچ حاڵەتێک هەیەوە کە کەسێک بۆی نەبێ هەنجیر بخوا، مەگەر ئەو کەسانی کە شەکریان بەرزە لەبەرەوەی میوەیەکی شیرینە لە پاڵ کانزا و ڤیتامینەکانە هەنجیر ڕێژەیەکی زۆر شەکریی تێدایە، گلوکۆزی تێدایە، با بڵین سکۆرۆزی تێدایە، ماڵتۆزی تێدایە. ئەم شەکرەوە کات کە ڕێژەی شەکر لە خوێنی کەسەکەی زیاتر بەرزەوە بێت و ئەنسۆلین نەتوانێت با بڵین ئەو شەکرە کۆنتترۆلکا کە لە خوێنی کەسەکەی ئەسوڕێتەوە بیسووتێنێ و بیکا بەوزە. ئەمە بەوە کەسانی کە شەکریان بەرزە با بڵین ڕێنمایی کرێت کە کەمتر هەنجیر بەکاربێن، نەگەر حەزیشی لێ بوو دەنکە دوام خوا لەوانەیە کێشەی نەبێ، بەڵام نابێت زۆرخۆری تیا بکە وەکو کەسێکە کە لە ئەسڵا پێویستی بە هەنجیرە. کەواتە هەنجیر هەم دەرمانە هەم خۆراکە. خۆراکە بۆ کەسانی کە ڕۆژانە توانن بیخۆن بەتایبەتی لە وەرزی پێگەشتنە و دەرمانیشە بۆ کەسانی کە ئێستا باسێکین بۆ 6 حاڵەت یەکجار بەسوودە هەنجیر. ئەوەیە کە با بڵین پێکاتەکی وامان لێ کات کە بڵین هەنجیر بەڕاستی دەرمانێکی سەرسوڕهێنەرە و بە تەڕی خۆراکە توانین بڵین بە وشکی دەرمانە. بۆ بە وشکی لەبەرەوەی ڕێژەیەک لەو ئەوەی کە لە هەنجیرەکەی و پێکی هێنێت کاتێکە وشکەکرێتەوە بە شێوازێکی تەندروست ئەو ئاوە دەرەچێت
تەنها مادەی کاریگەر و چالاکە مێنێتەوە لەگەڵ ڕیشاڵەکانە کە بەڕاستی تر بۆ کۆڵۆن بۆ قەبزی بۆ کەسانی کە بخوێنن کەسانی کە لە ڕوولاوازن بۆ ئەمانە بێ بە دەرمانە و کاتە زۆر باش جەلال هەنجیری وشک و تەڕمان هەیە بەڵێ ئەمانە گەر جیاوازی لە سوودەکانیان بکەین کامیان باشتر بێت خۆی گەورە هەر میوەیە کە دروستەکە بە وەرزێک باشتر لە وەرزی خۆیان بخورێت و حکمەتێکی شەیە لەو میوەیە کە لەو کاتیا پێگات ئێمە زانین لە گەرمەی هاوینە هەنجیر پێگات هەنجیریش میوەیەکە ئەگەرچی زۆر تەڕ نییە وەکو شووتی و کاڵک بەڵام ڕێژەیەکی بەرچاو ئاویتیایە بۆیە کاتێک کە تۆ ڕۆژانە 6 دەنگێک هەنجیرە خۆی بەیانیان بە تایبەتی ئەگەر بکرێت لەسەر سفرە بخورێ ئەو کاتە تۆ ڕێژەیەک بەرچاو لە ئاو ئەچێتە لەشتەوە کە ئەم ئاوە لەگەڵ ئاوی کە خۆتەوە کەمێک جیاوازە ئاوێکە درنگتر بە پرۆسەکانی هەرس و هەڵمژینە ئەڕوات بەرگاگرێتە تا نزیکی نیوەڕۆ ئەمە کاتێک کە تۆ ئاوێک لە ڕێمی بۆ ئاخۆیت جەلالەمە جیاوازی هەیە هەر لە قەدیمەوە لە بەیانیان خوراوە واتە سوودەکەی لە بەیانیان یاخود کاتی کەش بخۆی هەر بەیانیان باشترین سوود بە مرۆڤە گەری هەنجیر و میوەکانی کەش بۆ لەبەرەوەی ئێمە کاتێک کە نانی بەیانی بخۆین نیوەڕۆ بخۆین عەسر شتێ بخۆین شەو شتێ بخۆین ئەچین لە دوای ئەوەی کە بەداخەوە گەدە و پرێخۆڵەکانمان پڕەکەین لە خۆراک شەو دێن میوە ئاخۆین ئەمە هەڵەیە لە ڕووی زانستەوە زۆر هەڵەیە لەوانەیە بۆ مرۆڤێکی چەند ساڵ پێش ئێستا 20 ساڵ 25 ساڵ 30 ساڵ 50 ساڵ ڕاست ببێ بۆ لەبەرەوەی لە ڕۆژە ئەوەندە ماندوو بووە ئەوەندە گەدەی بەتاڵ بووە ئێوارە شتێکی دەستکەوتۆ دەست نەکەوتۆ بیخوا ئەگەر شەویش میوەیەکی خواردبێ لەسەر گەدەیەکی بەتاڵ خواردێتی وزەیەکی پێبەخشیەوە بۆی تا بەیانی پێسێتەوە بۆ کارێکی تر بەڵام مرۆڤ ئێستا بەداخەوە دەناڵێنێ بەدەست زۆرخۆری و زۆر دانیشتنەوە کاتێک کە تۆ ڕۆژی سێژەم خواردنێکی تێروپڕە خۆی لە بینەکانە لەوانەیە عەسرە چایەک شتێک بخوا کەسەکە یان شەویش دێ میوە ئەخوا ئەم میوە تۆکەی بەسەر چییە؟ ئەکی بەسەر گەدەیەکە کە پڕە لە خۆراک کە پڕە لە میوە و لە نان و لە برنج و لە گۆشت و لەو شتانە سوودی یەکجارکەم بێتەوە بۆ لەبەرەوەی ڕێخۆڵای تر تەواو ئەو ڕۆژە توانای هەڵمژینی هیچ پێکاتێکی نەماوە بۆ ناولەشی تۆ زۆر باشە کاک جەلال زۆر جار کۆمەڵی میوە هەیە هەر وەک چۆن ئێستا باس کرد بە وشکی یاخود بە فرێشی دەخورێت سندیشانەیە بەڵام زۆر جار دەبینین توێکڵەکەی یاخود گەڵاکەی دەکوڵێنرێ یاخود سوودی لێوە دەگرێت هەنجیر بەدەر لە خودی خۆی پێمان بێ باز لە شیری هەنجیر دەکرێت ئەمە بۆچی جار هەر سوودی هەیە ڕاستە و زانیاری ئەگە سوودی هەیە سوودەکانیشی بۆچی باشە بەڵێ خۆی هەنجیر ئەگەر بە تایبەتی پێشەوەی کە میوەکەی پێبگا کاتێکە گەڵایە گەشکێنیت کاتێکە لەوانەیە هەنجیرێکی نەگەیویش لێکیتەوە یەک دوو دڵۆپە شیر دەرەچێت لە قنچکی و یاخود لە ژێری هەنجیرەکە دەرەچێت یان ئەگەر گەڵایە بشکێنیتەوە ئەمە لەو کاتەیە کە هەنجیر مابڵێن درەختەکە ڕێ قەدەوە پێهێشتا میوەکەی پێ نەگەیەوە بەڵام هەموو وزەی خۆی کۆ کردێتەوە ئەوێ ئەو شیرە بنێرێ بەرەو میوەکە گۆڕانکاری بەسەرا بێ و لە ڕێی ڕۆشتن پێکاتنەوە ببێ بە میوە واتە بڵین کردداری پێگەشتی میوەکە تەواو بێت ئەو شیرە یاخود ئەو شیلەی کە لە ناو گەڵای هەنجیرایە یا لە ژێری میوەیەکی هەنجیرایە کە پێ نەگەیوە لە ڕووی زانستیەوە مادەی سالسالیک ئەسیدی تێدایە لە ڕووی ئەزممویشەوە ئەزممون کراوە بۆ کەسانی کە بالوکەیان هەیە ئەو کەسانی کە بالوکەیان هەیە بە تایبەتی هەندێک لە دەستیانە هەندێک لە دەمچاویانایە ئەو شیرە ئەگەر بێت و چەند جارێک ئەو شیرە لی بدرێت لەبەرەوەی کە بالوکە بە خۆی ڤایرۆسێک کە گەشاکە لە شوێنێکا و ناڕێکێک دروستەکە لە پێکاتی پێستا ئەو کەسانی کە ئەزممون کراوە کە شیری هەنجیر بەکارهێنن بۆ بالوکە ئەوە دوای چەند جارێک لە بەکارهێنا بالوکەکەیان یان نامێنیان بە تەواوەتی لە ناوەچێت ینی کزە بێت و لاوازە بێت واتە ئەو ناڕەحەتیە بۆ کەسەکە دروست ناکا کە بالوکەیەکی گەورە بێ و زیاد کات لانی کەم گەشەی بالوکەکە ئەوەستێنێ ئەمە وەکو ئەزمونۆک و زانستیش مادی سارسالیگەسیدی تێداویش بە هەمان شێوە ئەو کارە ئەکات کە ئێستا لە شەریکاتی دەرمان کارگەکان و کۆمپانیەکانی دەرمان قەترەیەک هەیە لە دەرمانخانەکانە ئەو قەترەیە پێکاتەکەی سارسالیگەسیدە پێکاتەکەی هەمان پێکاتی شیری هەنجیرە بەڵام جیاوازەکانەوەی ئەو بە شێوازێکی بابلین دەستکرد لە تاقیگە دروست کراوە واتە هاوشێوەی شیری هەنجیر نەک خودی شیری هەنجیرەکە بێ بیکەن بە دەرمان واتە ئەو قەترەی کە لە دەرمانخانەکانە هەیە توانین بڵین هەمان کاریگەری شیری هەنجیری هەیە
ئەم سروشتیە ئەویان مادەیەکی کیمیاوی و هاوشێوەکێتی دروست کراوە وەکو چۆن زۆر شتی ترمان هەیە با بڵین بە شێوازێکی دەستکرد لە تاقیگەیە پێکاتەکەی و باندی بڵین نێوان با بڵین ئەلکترۆنەکان گەردیلەکان دروستیەکان بەو شێوازە دروست کراوە ژینە شیری هەنجیر هەمان ئەو کارا کات کە ئەو قەترەی باروکایی کات. زۆر باشە کاک جەلال زۆرجار باس لەوە دەکرێت بۆ چارەسەری لاوازی سێکسیش بەکار دێنرێت بە تا چەند ڕاستە خۆی بەگشتی هەنجیر ئەو کەسانی کە لاوازن بەگشتی کەم ئیشتیهان ئەتوانن پەنا بۆ هەنجیر بەرن ڕۆژانە بیخەنە ڕێژیمی خۆراکی خۆیانەوە ئەو کەسانەشی کە لاوازی سێکسیان هەیە بەهۆی ئەو وزە زۆری کە لە ناو هەنجیرا کۆبەتەوە بەتابەتی هەنجیری وشک بەتابەتیش ئەگەر لە شەوانە حەودەنێک هەنجیری وشک بخورێ ئەوە ئەو وزەیە بە مرۆڤدات کە ئەو کەم و کوڕێ پڕکاتەوە کە باستان کردوەکو لاوازی سێکسی یاخود هەر لاوازی گشتیش بەگشتی چکە هەمویان یەک پرۆسن وزەیە بە مرۆڤدا وزەیە جاروا هەیە لە شوێنێکە بەکاردێت کە مرۆڤ پێویستی پێیەتی بەو شێوازە. کاک جەلال با ئێستا لێرە هەنجیری زەردمان هەیە و ڕەشیشمانی و زەیتونیشمان هەیە باسە لەوە کرد زۆر جار شتێک ڕەنگە باش بێت لەگەڵ شتێکی ترا زۆر باشتر دەرکەوێت کارلێکەکەن تێکەڵێکەکەن زۆر جار باز لە زەیتون و هەنجیر دەکرێوێش بە پاڵپشت بە ئاەتێکی ئیلاهی ئەو لێ کۆڵینەوانە یاخود و زانیاریانەی لەسەر ئەم دوو مادەیە ئەو دوو میوەیە لێ کاتاپێکەوە بخورێ سوود و قازانجێکی زیاتر هەیە ئەوەی کە لە قورآانە هاتووەوە تینی وە زەیتون خی گەورە کە سوێندی بە هەمویان خواردووە ئەگەر چێندێک لە مفەسرین ئەڵێن ئەمە دووکیەوە خی گەورە با بڵین سوێندی پێ خواردن بەڵام حقیقەتی ئاەتەکە تین هەنێ هەنجیر زەیتونیش هەر زەیتونە لەوانێ بە مەبەستی جەبەل زەیتون بێ بەڵام هەر زەیتونە بۆ لە بەرەوی لە شوێنی کەش زەیتون لەگەڵ میوی کەشە ناوی هات وە زەیتونن و نەخلا خی گەور لە شوێنی کەیا بڵین زەیتون لەگەڵ خورمایە باس کردووە لە زەیتون لێرەیە کە لەگەڵ تین باس کراوە یاخود تین لەگەڵ زەیتونە هەنجیر و زەیتون بێکەوە باس کراون ئەوەی کە نهێنی بێت یاخود ئەجازێکی زانستی بێت ئەوەیە کە من ناڵێم وەکو توێژینەوەی زانستی لەسەر هەردووکیان کرابێت ئەوم بەرچاو نەکەوتە بەڕاستی کە گەڕابێتم بەڵام وەکو مەقالە وەکو ئارتیکڵێکیان وەکو چەند نووسەرێکی بەناوبانگی بابڵین جیهانی وەکو پزیشک وەکو بانخواست باس لەوا کرێت کە ئەزمون کراوە بێت و هەنجیر و زەیتون بەیەکەوە بخورێن لە یەک کاتا بخورێن بە تایبەتی ئەگەر بێت و هەنجیرەکە حەوجار ببورن زەیتونەکە حەوجار باس کراوە زەیتونەکە هەنجیرەکە یەکجار باس کراوە زەیتونەکە حەوجار بەو ڕێژە قورئانی باس بکرێت وەتینی وە زەیتون یعنی هەنجیر یەک دەنک لەگەڵ حەوت دەنک زەیتونە بەکار بێت ڕێنەوە هاوسەنگێکی باش بۆ لەش دروستەکە لە ڕووی پێکاتی خۆراکیەوە واتە مرۆڤ لە ژەمێکە پێویستی بە چییە بەپی ئەو ئاەتە بێت بەپی ئەو ئەزمونەش بێت کە کراوە مرۆڤ ئەوەندە وزە و ئەوەندە با بڵین خۆراکەی بۆ دابینە بێت کە پێویستە لەسەر قاپێک لەسەر با بڵین ژەمێکە هەبێ بە بەڵگەی ئەوەشی کە لە هەنجیرە بە زۆری شەکرەمەنی و شیرینی و ڤیتامین و کانزاکانی و ئاو هەیە لە زەیتونە چۆری پرۆتینەکان هەیە ئەمە نهێنی باسکردیانە بەیەکەوە ئەو نهێنی خواردنیانە بەیەکەوە بۆ لە بەرەوەی ئەمە 5 یاخود 6 پێکاتی خۆراکی سەرەکیمان هەیە لە هەموو جیهانە ئاومان هەیە کاربۆهیدراتمان هەیە شەکرەمەنیەکان پرۆتینەکان چەوریەکان کانزاکان ڤیتامینەکان لە هەنجیرە شەکر و ڤیتامین و کانزا زۆرە لە زەیتونیشە چەوری و پرۆتین زۆرە چەوریەکەشی بە تایبەتی سوودبەخشە کەواتە تۆ ئەگەر بێت و ئەم دوانە بەیەکەوە بخۆیت بە بۆ ڕێژێش کە لە قورئانە باس کراوە حەوجار باسی زەیتون کراوە جارە باسی هەنجیر کراوە ئەڵێن ئەوە تۆ ژەمێکی خۆراکی تەواوت خواردووە پێویستی بە هیچ خواردنێکی تر نابێت لەو حاڵەتە ئەم وەکو ئەزمونە وەکو زانستیش پێکاتەکان بەم شێوازێ بەڵام وەکو توێژینەوەیەک با بڵێن کرابێت لەسەر کۆمەڵە خەڵک ئەوم بەرچاو نەکەوتە ڕاستێکی زۆر باش کاک جەلال زۆر جار باس لەوە دەکرێت کە هەنجیر ڕێگر دەبێت کەمێک لە پیربوون ئایا ئەمە هەر دەبێت بخورێت یاخود دەدرێت لە پێست کە زۆر جار ئاماژە بۆ دەکرێت کە بدرێت لە پێستیش لەوانەیە سوود و کاریگەریەکی خۆی هەبێ بەڵێ من بۆ ئەوەی پێست بەڕاستیشتم بەرچاو نەکەوتووە بەڵام وەکو خواردن هەنجیر لەبەرەوەی کە پێکاتەیەکی دژە ئۆکسانی بەهێزی تایە ئەو کەسانی کە بەردەوام هەنجیر ئەخۆن بەتابەتی لە وەرزی پێگەشتنا بە تەڕی ڕۆژانە ئەیخۆن تا مانگی 2 مانگ 3 مانگ
یاخود دواتریش بە وشکراوی بەکارهێنن ئەمە تێبینی کراوە کە بەهۆی مادەی دژە ئۆکسان ئەنتیۆکسیدانتەکان کە تایەتی ئەبێتە هۆی دواخستنی پیری و هێشتنەوەی ئەو کەسە بە گەنجی. تەبان کە گەنجی زۆر جار بە ڕوخسارە دەرەکەوێت پێستا دەرەکەوێت کاریگەرەکەی لەسەر پێستا لەوەیە دەرەکەوێت کە ئەو کەسە با بڵێن میوەخۆرێکی باشە یاخود زۆرتر پەنای بۆ میوە بە تایبەتی هەنجیر بردووە ئەمە واکات کە ئەو کەسە بە گەنجی بمێنێتەوە یاخود بە زۆر پیر دەبێت زۆر نیشانەکانی پیری بەسەر دەرنەکەوێت ئەچینە سوودیکەی یەکجار زۆرە بجگە لە دواخستنی پیری بۆم نەبڵێن بۆ کۆڵۆن باشە ئەو کەسانی کە قەبزیان هەیە ئەو کەسانی کە مایاسیریان هەیە ئەوانی کە وەرزشوانن بە دوای وز سەرچاوێکی وزەی سروشتیا گەڕ پەنانە بن بۆ پرۆتینەکان هەنجیر بۆ ئەوانە سوودی هەیە. زۆر باشە کاک جەلال دەمەوێ یانێ زانیارێک تۆزێ وردی کێنەوە لەسەر خودی هەنجیرەکە و چۆنێتی بەکارهێنانی هەنجیر بە تەڕی یاخود بە فرێشی کە لەیەکرێتەوە زۆر جار ئێمە فێرین توێکڵەکەی گرینەوە خێنەوە سەر و مادەسپی بشیناوە ئەوەی تجروبە کرابێ و زانیارانەی لەسەر هەنجیر هەیە باشترەوە توێکڵی بکرێتەوە بەکاربێنرێ یاخود جوان بشۆرێتەوە بە توێکڵەکەەوە بخورێ ڕەنگە توێکڵەکە هیچ مادەیەکی تایە لەگەڵ شەکرەکەی ناوە هاوسەنگی دروستکە خۆی پێکاتە سەرچیەکانی خۆراکیەکانی لە ناو ناوەخنەکایەتی بەڵام لە توێکڵەکەش یاگر بێت و پاک بشۆرێتەوە بە توێکڵۆ بخورێتەوە باشترە بۆ لەبەرەوەی کۆمەڵێک ڕیشال کاتێک ئەمە پاکێکین هەنجیر پاکین ئەو پاکردە ئەو توێکڵە کۆمەڵی ڕیشاڵی تایە ئەم ڕیشاڵانە دوو جۆر کار ئەکەن لە ناو کۆڵۆن و ڕیخۆڵی ئێمەیە کارێکی میکانیکی یەکەن واتە هەرس نابن ڕێخۆڵە پیانەوە ماندۆ بێت بەهۆی هێنان و بردننیە و توێکلی هەنجیرا و ڕیشاڵە کاتێکە هەرس نابێت ئەمە بێتە هۆی ماندووبوونی کۆڵۆنەکەمان ڕێخۆڵەکەمان و پاکبوونەوەی لەو پاشەڕۆی کە لە ناویا کەڵەکە بووە وەلامان کاتیشا بە ڕێژەیەکی زۆر کەم توانەوەی چاوریەکانی ناوچەی کەمەر کەواتە بە توێکڵۆ بخورە زۆر باشتر بەرەوەی ڕیشاڵەکانی ڕێخۆڵە و کۆڵۆنەکانمان ماندووەکە کە ئێمە بە خۆمان بەدەست ئیسراحەتەوە ناڵین بەدەستەوە ناڵین کە زۆر بەمان لە پشت مێزێکەوە دانیشین یا لە ئۆفیسێک دانیشین یان لە سیاقەتێکی زۆرەکەین و کەمتر ئەجوڵین کەمتر وەزشەکەین کەمتر ئەچەمینەوە بە ڕۆژە لە کاتی ماندووبوونی ئیشکردنەکانیشمانە نالێن کەواتە باشتر وایە بە توێکڵۆ بخورێت لەبەر ڕیشاڵەکەی سوودێکی میکانیکی هەیە بۆ کۆڵۆن سوودێکی کیمیاویشی هەیە کاتی ئەو ڕیشاڵە با بڵێن هەرسە بێت لە ناو هەرسبوونەکان مادەی پێکتینی تایە مادەی پێکتینیش بۆ خۆی پاکەرەوەی کۆڵۆنە ڕێخۆڵەکان بەگشتی کۆڵۆن بە تایبەتی لە ئەو ژەهر و پاشماوەی کە مرۆڤ بەهۆی ژینگەیەکی خراپ و بەهۆی ژینگەیەکی پیس و خواردنێکی پیس و ئێمە خۆی بەڕاستی ئەمە ژواکات کە ئێمە لەگەڵ ئەو مادەی پێکتینەیە ئەو ژەهرانە بچێتە دەرەوە و ڕێخۆڵە هەڵی نەمژە بۆ ناو جگەر و بۆ ناو خوێن لە نەخۆشەکان بەدووربین لە نێوان هەنجیری وشک و هەنجیری تەڕە کامیان باشترە کە زیاتر بخورێت زیاتر گرنگی پێ بدرێت ئەوە پرسیارێکی زۆر گرنگە من بۆ خۆم بم وا ئەەکەم هەتا وەرزی هەنجیری بە تەڕی هەبێ هەنجیری تەڕە خۆم خی گەۆر بۆ وەرزە درستی کردووە کەی هەنجیر بە تەڕی نەما لە هاوینە نەما ئەو کاتاگەر حەزم لێ بوویان ویستم بەکاری بێنم ئەو کاتە پەنامە بەر هەنجیری وشک بەڵام باشتر وایە مرۆڤ یعنی ئەمڕۆ شتێکێ لە جیهانە دەنگدانەوەیکی زۆری دروست کردو ئەوی بابەتی ئۆرگانیکە بابەتی گەڕانەوەی بۆستە شتە بابەتە سروشتیەکان یعنی قەچێک ئاگر ئێمە باوڕین لە ناوچەکانی خۆمان هەر لە ماڵەکانی شاتەنا دەگەر خۆشت داوی هەنجیرت نەبێ باخت نەبێ ئەچم هەنجیرە کڕم لە ماڵەوە لەبەر هەوایەک لەبەر پانکەیەک لە ژوورێکا کە هەوا گۆڕکی تیابێت وشکێکەمەوە یعنیەوەی کە باخی هەبێت ئەوە نیعمەتێکە و خی گەورە پێ بەخشی و چەندی لێ خوارد و چەندی لێ بەخشی ئەتوانێت دوایەوەی کە ئەمێنێتەوە وشکی کاتەوە یان ئەیکات ئەگەر کەمێک ناتەواو بوو کەمێکین بوو شواتەوەی کا بە مرەبایەک بە شتێکەوەی شەرمێنێت و جارێکیت بەڵام ئەکرێ ئێمە خۆمان ئێستا بچین لە ئەلوەکان یاخود لە مارکێت و شوێنەکان هەنجیر بکڕین لە ماڵ وشکی کەینەوە بۆ وەرزەکانی دواتر چکە لە سەردەمانی پێشوا شەوچەرەش بە هەنجیر کراوە هەنی زۆر جار لە شەوانە هەنجیر و مێوژ و تو ئەمانەیان داناوە بۆ شەوچەرە ڕێگەکانی وشکبوون هەرەوەی کە باس کردیان بەبەر خۆر ئەبێ هەوای لێبات خۆر باش نییە لیبات بەڵێ هەوا نە هەر پێکاتەکەشی لە ناوە بات و ڕەنگیشی کەمێک تاریک و ناشری نەکات باشتر وایە لە ژوورێکا بێت لەسەر سفرەیەکی پاک لەسەر ڕاخەرێک شتێک دابدرێت و هەوایەکی پانکەیەک مبەردیەک شتلی بە وەجاجار هەڵاوگەر بکرێ بۆی کە ئەو دیوەی کە تەڕە و لەسەر زەویەکەی کە ڕوونەکە
جارم دیویکی بووی هەواکە بەرهەمی بکەوێ و یانە سەر سینەیەکی تر دوای کەوشکەوە بوو هەڵەگریت و کێشەی نابێت. باشە کاک جەلال باست لەوە کرد من خۆشم بینیومانە ینی مرەبای فرێشی خۆمانە هەیە لە ناو کچەکانی کوردستان ئێستا مرەبای هەنجیرە کرێ و هەشە لە بازار لە مارکێتەکانەوە با بڵێن تیجاری و ئەمانە بەگشتی ئەگەر باڵێ مرەبایەکی کوالەتی بەرز بێ ترخۆ دروستیکەی یا بزانی کە ئەمە مشکلینی و مرەبایە ئەو هەنجیرە لە قۆناغی مرەبابوونی شاهات با بڵێن بەشێک لە سوودەکانی هەردەمێنێتەوە یاخۆت هەمان ئامانجەکانیە پێکێت کێشەی سەرەکی مرەبا بەتایبەتی مرەبای هاوردەکراوی وڵاتان بەداخەوە بوونی ڕێژەیەکی زۆر لە شەکر بەداخەوە یانەوە حقیقەتێکی مازانین کە کاتی ئەو کەسانی کە مرەبا دروست دەکەن بۆی کە بمێنێتەوە بۆی کە بەرگە بگرێت دێن ڕێژەیەکی زۆر لە شەکریتیەکەن. ئەمە واکات کە ئەو سوودەی کە چاوەڕوانکراوە لە هەنجیر دەست بکەوێ بە زیان بەسەر تا بشکێتەوە. لەبەرەوەی تۆ هەنجیر بە خۆی شیرینە و ڕێژەیەکیش لە شەکری تێ بکرێت و زۆریش کوڵندرا بێت ئەمە واکات سوودەکەی زۆر کەم بێت دا بەزێ بۆ خواتر لە نیوە. کەواتە باشتر وایە و کەسێک کە حەزی لە مرەبایە بەتایبەتی لە وەرزی سەرمایە لە پاییزە لە زستانە قەیچێکە خۆم مرەبا دروست دەکەم. ئەکرێت تۆ هەنجیرەکە پاکە شوویتەوە دوایەوەی کە بۆ منە ئەتوانم ڕێژەیەکی زۆر کەم لە شەکریتیەکەم بەس بۆی کە بۆکو مادەیەکی خۆتە شەکر مادەیەکی پارێزەرە خوێ مادەیەکی پارێزەرە سرکە مادەیەکی پارێزەرە ئەو ڕێژەکەمی کتەکەم بەوەی ئەوەندەی کە پارێزگاری لێ بکاو کە ڕوو نەکاو تێک نەچێت یان دەکرێت من شەکری ئێستا خۆشببختانە شەکری بۆر هەیە شەکری قاوەی هەیە کە پرۆسی ڕیفاینیشنی بۆ نەکراوە ینی با بڵین بە ئەو کەپەک و توێکڵە قاوەیەکە لێ نەکراوەتەوە سپی بکرێتەوە شەکری قاوی هەیە ئەتوانم شەکری قاوی بکڕم چلێ شەکری قاوی لەگەڵ چەند کیلۆ هەنجیرێکە کەمێکاوی تێکە بیکوڵێنە بۆ شێوازی کە خانمان زیاتر دروستەکەن دەکرێت من خۆم ڕبایە بۆ ماڵەکەی خۆم دروستکەم بە شێوازێکی تەندروستتر لەوەی کە لە بازار ڕاهەیە ئەجینە بە خۆی شەکر چوو هەر شتێکەوە لەوانەیە زۆر باش نبێت زۆر باش لە دەرفەتمان زۆر کەماوە گەشتێکمان بێت چوو بێت ئاماژەی پێ بکەیت و وابزان پێشتی ئاماژت پێکرد شعرێکی ژێ لەسەر هەنجیر ئەم پەرتوکەم زۆر دەمێکە کڕێوە سا لە بەداخل لە بازاڕیشە نەماوە میوەکانی کوردستان لە نووسینی مامۆستا عەبدوڵڵا جەمشیدی کە نازناوەکەی لێوەیە باسی میوەکانەکە بە شعرەوە بەتایبەتی بۆ مناڵ بۆ گەنج زۆر خۆشە لە هەر پەڕەیەکان میوێنەیەکی میوەکەی داناوە لەگەڵ شعرێکە لەسەر ئەو میوەی نووسێتی بۆی کە شیرینی کەلامان ئەڵێ ناوم داری هەنجیرە بارم دۆشا و شیرە شکڵ و شێوەم چەند جۆرە زەرد و ڕەش جۆرا و جۆرە سەوز و سوور و وەنەوشین هەم لە باخ و هەم لە حەوشین هەم یەکبەرم هەم دووبەر خدا منی کردە سەروەر ئەمن دەرمانی دەردم هێزی ڕەنگ و ڕووزەردم بۆ ئەوەی تازە خۆرە قووەت و قەندم زۆرە باڵێک کە پار دایوەبار بیقرتێنە خاوەندار بە باوە گەورە بێژە بم خواتەمەند درێژە ناوی قورئانیم تینە گەرمی ئەدەم بەسینە باسی هەڵپاچینەکەی کردووە باسی سوودەکانی کردووە باسی شیرەکەی کردووە باسی دۆشاوەکەی کردووە کە پێڵی مرەبا باسی کۆمەڵێک تەمەندرێژەکەی کردووە باسی کرد کە بە سنگیش باشە کۆمەڵێک بەڕاستی شعری جوانن کە توانین بڵێن یعنی واکات کە ئەگەر کەسێک بیخوێنێتەوە نەک هەر مناڵ گەورە تەمەنیشیان دەتوانێت سوودی وەربگرێت زۆر باشە لەو دەرفەتەی با یەک تۆڵ زەیتونەکەش ئێمال نەکەین ئەگەر زانیاریەکیش بە چڕی بە پوختی لەسەر زەیتون ڕەنگە بینەرانیش پێیان خۆش بێ کۆمەڵێک معلوماتی لەسەر زەیتون وەربگرن ئەگەر زەیتون بەڕاستی زەیتون یعنی ئەوەی کە لە قورئانە هاتووە کیفایەتە بۆی کە بە تەواوەتی بڵێن دڵنەوەیمان باتێکە تەواو زەیتون خۆراکێکی تەواوە لەبەرەوەی باسم کرد چەودێکی سودبەخشی باشی تایە بەناوی ئۆلیک ئەسید کە ئەوە شای چەوریەکانە شای چەورە سودبەخشەکانە کۆمەڵە پرۆتینی تایە کۆمەڵی ڤیتامین و کانزای تایە ئەمانەوەی کردووە کە زەیتون ئەوەی کە بە خۆشکراوی تەبان بە تاڵی ناخورێت زەیتون ئەوەی کە بە خۆشکراوی ئەخورێت چ ئەوەشی کە دواتر بە پرێسی سارد زەیتەکەی بگیرێ و بخورێت وەکو پێغەمبەری فەرمووی صلی الله علیه وسلم كل الزەیت وەدەهینوا به ئەفەرمی هەم زەیتی زەیتون بخۆن و هەم خۆشتانی پێچەوە بکەن
زەیتون و زەیتی زەیتون ئەمڕۆ لە جیهانە یەکێکە لە بەرهەمە سەرەکیەکانی بازرگانیکردن و پێشەسازی لە تەواوی جیهانە بە تایبەتی لە وڵاتانی ئیسپانیا و ئیتالیا و تورکیا و وڵاتانی شام و تەنانەت لە لای خۆشمان ئێستا سوپاس بخوا کۆمەڵی کێڵگە و باخی زەیتون هەیە و ساڵانە بەرو بۆ مەکانیان ئەفرۆشن بە چەند کارگەیە کە لە کوردستانە لە هەولێر لە هەڵەبجە ئێستا ئەو کارگانەش هەن. زەیتون ئەگەر بێت و هەر بۆ شێوازی خۆشکراو بیخۆیت سوودێکی زۆر بە مرۆڤ ئەگەیەنێت هەر بۆ خۆی بەم شێوە حازریکە هەیە هەموو ڕۆژێک مرۆڤ ئەگەر بتوانێت بەس بەیانیان لەسەر کەموزەیی و کەمجۆڵەییەوە بۆ لە بەری ببێ بە وزەیەک بۆ ئەو ڕۆژەت و ڕاستەخۆ ڕیخۆڵەکان هەڵی مشێ نەک دوای چەند خۆراکێک من ئەنجا بێم زەیتون بخۆمیان هەنجیر بخۆم کە کاتێک گەدەم پڕ بووە توانای هەرسکردن و هەڵمژینی خۆراکی تری دەماوە بەڕاستی ئەو میوەیەی ئەو بەروبوومەی کە شیفابەخشە و هەم خۆراکە و هەم دەرمانە حەق مرۆڤ لەسەر گەدەی بەتاڵ بیخوا بەڕاستی بۆی کە سوودی لێ وەربگرێت بۆ ڕێگری لە بەرزبوونەوەی چاوریەکان بۆ ڕێگری لە ڕقبوونی خوێنبەرەکان بۆ کەسانی فشاری خوێنیان هەیە چاوریەکانیان بەرزە ئەو کەسانی کە کێشیان زۆرە ئەو کەسانی کە شەکریانە تەنانەت ئەتوانن سوود لە خودی زەیتون وەربگرن ئەشتوانن سوود لە ئەگەر کەمێک خۆیان بپارێزن لە زەیتونی خۆشکرا بەهۆی سوێرکردنەکەەوە ئەتوانن ڕۆژانە دووجار بەیانیان و شەوان بە کەوسکێکی سەڵاتە کەوسکێک لە زەیتی زەیتون بخۆن بۆ زۆربەی ئەو نەخۆشانی کە باسمان کرد سوودێکی یەکجار زۆری هەیە کارجەلال ئەماژت بۆ کرد پێوەی خاص وسلم ئاماژە بۆ دەکات کە خۆتانی پێچەوت بکەن ئەمە چه سوودێکی هەیە ئەم سوودە پێغەمبەر زۆر زۆر بە کەمی خەڵکەوە بکات ئەمە ئەم فەرمودەیە یەک دوو ئەجازی خەفیتیا یەکیانە فەرمێ کول زەیتە ناڵێ وەشرب و زەیتە ینی کول زەیتە ینی وەکو زەیت خۆراکە بیخۆن ئەگەر تەناوەکو بیتە وەشرب و بیخۆنەوە ئەوە تۆ ینی داڵخت بۆ لای شربەتێک گیراوەیە ئاوێ کارڕۆی بەڵام وەکو خۆراکێک پێغەمبەر ساسم حسابی بووی کردەوە وەکو خۆراکێک حسابی بووی کردووە لە بەرەی خۆراکێکی تەواو بەڕاستی زۆرترین ڕێژەی کانزا و ڤیتامینی تایە و زۆرترین ئەو ناوچانەی کە زەیتونی لێە خەڵکەکەی بە دوورن لە زۆر نەخۆشی کە پەیوەندی بە دڵ و بۆرەکانی خوێن و چەوری و فشاری خوێنەوە هەیە بەڵام کاتێک کە باسی وەدەهین و بیهی خۆتان بیخۆن و خۆتانی پێچەورکەن ئەو کەسانەی کە نەخۆشیەکانی پێستیان هەیە بۆ منە وشکە بیرۆیان هەیە نەخۆشی کاژۆکی کە پێوترە سەدەفیا سۆریاسس ئەو کەسانی کە هەوکردنێکی پێستیان هەیە ئەو کەسانی کە پێستیان سوتاوە ئەو کەسانی کە بۆ نمونە ئازارێکیان لە ماسوولکە و لە جونگە لە شوێنێکانە هەیە مەساجی پێ بکەن ئەمانە گەر خوانی پێچەورکەن بۆ قژ لە بیرمان نەچێ بۆ قژ نعمەتێکی زۆر گەورەیە سەنگەنجانە چەند بەجێڵ قژیان چەورەکەن یان ڕقێکن بۆ منە ئەگەر بێت و لە جاتی و زەیتی زەیتون بەکاربێنن کەمێک هەر کەوچکە چای بکەن و لەپی دەستەوە و قشتی بە تەواوەتی پێچەورکە ئەوە زۆر زۆر ڕۆنەقێکی جوانی پێبەخشێت و مووی سەر لە موخورکە و لە وشکبوون و شکانە و قلیجبوونە پارێزێ یان ئەو کەسانی قژان هەڵەوەرێ چەند کاتژمێرێک پێشەوەی کە بچیتە حەمام و سەر بشۆی کەوچکێکی قاوە لە زەیتی زەیتون بێنی بیکە ناو لەپی دەستەوە بیە لە مۆخی سەرت لە بێخەکەی لە پێستەکەی با پێوەی بێت ئەگەر پێشەوەی بخەویت و لێی بێت و بانی بیشوی زیانی نییە هەر ئەبێت زیانی نییە لەوانێت تۆ 6 کاتژمێرە خەویت با پێوەی بێ 6 کاتژمێرە قژ نەرم و خاوە کاتەوە ڕەگی مۆکان بەهێز دەکات وا کات کە چالاکی لێو ناوچەیە زیاتر بێت وا کات کە پاک بێتەوە قژ لە کڕێژ و لە کۆمەڵێک لەوانەیە حەشەرات و شتیش بە پێچەوانەوە یعنی ناڵمە تا زۆر پێ ببینێ باشتر بەڵام تا 6 کاتژمێرێکیش پێوەی بێت ئەو کەسە دوایی کە سەری شۆری کەمێکش دیسان بە زەیتی زەیتون قژی چەورکات تۆ خاوەن قژێکی هەم بەهێزی هەم جوانیت پێستیش بە هەمان شێوە دەستەکانە خۆش بێواتە زەیتون هەم بە فرێشی و هەم ڕۆنەکەشیەکرێ بۆ خواردن زۆر جاریش باسەکرێ بەکارهێنانی ئەو چوری ناو زەیتون هەمووی سوود بەخش بەڵێ هەمووی چوریەکە دەرەجەیەکە لە پلەیەکە لە هەموو جیهانە لە ناو زەیتەکانە بەس وەڵای ئەمە معلوماتی ڕەنگە تۆزێک لە تەورەکەشمان دوور بێ چەند زۆر لە کاتەکەشمان نادا بە ضرورە چۆن بزانی ڕۆنێکی زەیتون کوالەتی تەواو یعنی هیچ نیشانەیەکی سەرەکی هەیە بزانانی ئەمە زەیتون بەڵێ ئەو کاتی کە کەسێک ئێوە لە مارکێتێک زەیتی زەیتون بکڕێ ئەگەر زەیتەکەی باسکەین لێ نووسراوە ئێکسترا ڤێرجین ئۆلیڤ ئۆیل ئێکسترا ڤێرجین ئۆلیڤ ئۆیل واتە ئەو زەیتی زەیتونەیە کە کەمێک لە کێڵگە ماوەتەوە تا برێ بۆ ئامێری پرێسەکە واتە ڕۆژێ دوو ڕۆژ ماوەتەوە
نەترشاوە و زۆر نەماوەتەوە ئەو کالێتیانە هەموو ڕقابەی لەسەر و باڵین چاودەی لەسەر بە تایبەتی وڵاتانی وەکو ئیسپانیا و ئەمانە ئەگەر نووسرا بۆ ئێکسترا ڤێرجن ئۆلیڤ ئۆیل زەیت زەیتون بکر ممتاز دەرەجە ئولا ئەمە تەواوەتی تۆ دڵنیایی کە ئەمە کاتێک کە زەیتونەکە لێ کراوەتەوە لە کێڵگا لە ماوەی ڕۆژێک یان کەمتر یان زیاتر براوە بۆ ئامێرەکە و پرێسکراوە بەس کە زۆر مایەوە ترشاندنی بەسەرا دێت کوالەتی زەیتەکەی داوەزن ئەمە یەک دووەم کاتێک کە پرێس سەکرێت پێوترە عەسرە ئولا یعنی یەکەم گوشین زۆر بەسوودە ئەو زەیتی کە دێتە خوارەوە بە تەواوەتی ئیترەوە ئەوەیە کە پێوتر ئێکسترا ڤێرجن ئەوەیە کە ئیتر بە تەواوەتی سوودی هەیە بۆ نەخۆشەکانی دوڵ و بۆری خوێن و چاوریەکان ئەمە پلەیەکەکەیەتی بەڵام کاتێک کە ریفاین ئۆلیڤ ئۆیل بوو یان بڵایند ئۆلیڤ ئۆیل وذ سەنفلاوەر یان شتێکی تر لێ نووسرا بوو بۆ منەواتە زەیتی زەیتونە ریفاین کراوەتە جارێکی تر تڵپەکەی لێ دراوەتەوە ئەوە پێکاتی تریشی لەگەڵا دێتە دەرەوە تەنها زەیتەکە نیە خراپە یان بۆ نەگەر نووسراوە زەیتی زەیتون لەگەڵ زەیتی گوڵە بەڕۆژە تۆ خۆت لێ نووسراوە بێ کەمێک وشاری خۆراکیمان ئێمە زیادکەین بەڕاستی یان ئەمڕۆ ئەنتەرنێت هەیە ئەگەر لەوانەیە هەمومان ئینگلیزی نەزانین بەڵام خۆکرێت پرسیار بکەم دەکرێت هەڵوێستێکی لەسەر کەم چکەمە پەیوەندی بە ژیان و بە تەندروستی تۆ هەیە دەکرێت من پرسیار بکەم بزانم کە ئەم زەیتە ئایا پلەیەکە ئەوەی کە من باسم کرد یان دەکرێت خۆمان لە ئەنتەرنێت بگەڕین بە دوایە کە ئەم زەیتە پلەیەکە چکۆتەوە بۆ یەک جار نایکڕی لەوانە بەردەوام بیکڕیت بەڵام بە گشتی ئەوەیە کە لە وڵاتی خۆمان بەرهەم دێت ئەتوانم خۆشبەختانە بڵێم هێشتا خەڵک بەداخەوە فڕفێڵەکەی فێر نەبووە ئەتوانم بڵێم پلەیەکە لەبەرەوەی ینی لای ئێمە مەوادی حافزی تێناکرێت من ئاگدارم چوون بۆ کارگەکانی هەرێمی کوردستان لە هەولێر و لە هەڵەبجەش ینی سپاس بخوا ئیشەکەیان پاکە ئەو زەیتونی کە بۆیان دێت لەلایەن جوتیارەکانەوە لە ماوەی ڕۆژێ دوو ڕۆژە ئیتر پرێسێکەن و هیچ مادەیەکی حافزی تێناکرێت تەنها زەیتەکەی بە بابڵێن بە ناوەکەکی شێوە پرێسەکرێت ئەو خۆی بەڵێ خۆی پرۆسەکە چۆنە زەیتونەکەی بۆ هێنن ئەیشواتەوە ئاوەکەی چۆڕێتەوە دواتر ئەنجانەیەکی وەکو ئەوەی کە لە نانەوەخانەکانە هەیە تاحونەش و ئەجانەشە ئەی هاڕێ و ئیکا بە هەویر ئەم هەویرە ئەچێتە قۆناغێکی تر پرێسەکرێت ئەو زەیتەی دێتە خوارەوە تڵپەکەشی بۆ با بڵێن بۆ عەلەف و بۆ زۆر شتێکە بەکاردێت پرۆتینی زۆر تیامێنێتەوە تڵپەکەی بەڵام زەیتەکەی دێتە خوارەوە بەکاردێ بۆ ئێمە زۆر سپاس بۆ بەڕێز کاک جەلال سەید کەریم سپۆر لە بایۆلۆجی سپاس کەمیانی بەرنامەکەمان زۆر بەخێر بەڵێ بینەرانی عەزیز دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کۆمپانیای بەرەوبووی کشتوکاڵی ڕۆژین تاک یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبهەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود ئایا پێت وایە تەنها مناڵ ڕۆژانە شیر دەخواتەوە؟ نەخێر دکتۆر بەسامیش ڕۆژانە شیر دەخواتەوە چونکە ئەزانێت پێکاتەی شیر چەند بەسوودە بۆ جەستەی کە پڕە لە کانزاکان و ڤیتامینەکان بەڵام هەموو شیرێک نا شیرێک کە سروشتی بێت وەک شیری ئاڵتونسا تۆژی تر پێویستە ڕۆژانە شیر بخۆیتەوە مەژدە بۆ کەسانەی کە ئارەزووی پرچێکی تەندروست و گەشاوە دەکەن ئەوە پێتان دەڵێم شامپۆ و مکەیەفی زیێرا بەکار بهێنن سوودەکانیان بەرهەمە ناوازەیە ڕەگیم و بەهێز و تەندروست دەکات پرچ قورس و خاو دەکاتەوە ڕێگری دەکات لە ئاشکانی سەری تاڵە پرچەکان چارەسەری پرچی سوتا و بۆز دەکات ڕەنگی پرچ جوان و بریقەدار دەکات
بە خاوەنی پرچێکی جوان و سەرنجڕاکێش. ئەم بەرهەمە لە ئێستادا لە سۆپەرمارکێت و دوکانی گیادەرمانی و سەیدەلیەکان دەست دەکەوێت. شامپۆ و مکەیەفی زێرا، باشترین شامپۆ بۆ بەهێزکردن و درەوشانەوەی قش. تۆپ ئارت، تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لێبێ ئازان بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک. دیسانەوە ئەمڕۆژ باس لەوە دەکەین زۆر بە کورتی مێدەوارین هەموو لایەک خۆیان بپارێزن. لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتی تەندروستی باز لەوە دەکات بە ڕێژەیەکی پۆزێک بەرچاو کۆرۆنا ڤایرۆس کۆڤید-19 لە هەرێمی کوردستان بەربڵاوە تکایە خۆتان بپارێزن. ڕۆژانە هەواڵی مەرگی هاوڵاتیان و هاونیشتمانیانی کوردستان دەبیستین بە هۆکاری کۆرۆنا ڤایرۆس تکایە لە شوێنە قەرەباڵغەکان دوورکەونەوە بە ماسک بەکاربێنن وەروە بە پێی توانە ئەو کەسانشکەوە بۆیان نەگونجە و بۆیان لەوێ بتوانن ڤاکسین وەربگرن. ئەمە شتێکی باشە بێت. ئازان لە تەندروستێکی باشەوە چینە سەر بواری تەندروستێکی باشتر ئەویش وەرزشکردنە. بینەری ڤیتێک دەبین لەسەر یاری تێنسی سەرزەوی پێکەوە با بزانین لەوێ لەو گۆڕەپانە چی دەبزارێت. یاریزان محەممەد ئەبزێت سابر، یاریزانی تێنیس سەرزەوی، موالیدم 2004 بەڕاستی ئەم پاڵاوانتیانەی کە بەشداریم کردووە چ لە پاڵاوانتی کوردستان چ لە پاڵاوانتی عێراق کە دەستکەوتی چەندین دەستکەوتی گرنگمە بووە. هەروەها پاڵاوتم بۆ پاڵاوانتەکانی دەرەوەی عێراقیش کە چی جیانی بێن غەرب ئاسیان دووەلی عەرەبیا خۆت هەر زۆرە پاڵاوانتێکی تر. لە زۆربەی جارەکانی نزیکەی 11 جارێک پاڵانی عێراق بووم، هەروە تقریبان 6 جارێکی پاڵانی کوردستان بووم. بەم دوایان دوو پاڵاوانتی کوردستان یەکەم بەدەستێنا لەگە پاڵاوانتێکی عێراق. بەشداریان پاڵاوانتیانە بەڕاستی بۆ من زۆر گرنگ بوون بۆی ئاستم بەرەو پێشتر بچێت و ئەم پاڵاوانتیانە چەندین پاڵاوانتی گرنگیشم لە دەروی وڵات بەشداری کردووە. بۆ نمونە پاڵاوانتێک لە پرتوگال کە وەک کەمپێک بوو بۆ من ترێنینگ کەمپێک و پاڵاوانتێک بوو کە لێن چاوم بە چەندین یاریزانی جیهان کەوت کە هەبوو گرانستامیەیە یان پاڵاوانتە گرنگەکان ماستەرێک 1000 نقطەیەکان. ئەم پاڵاوانتیە بۆم وەک پاڵاوانتی جیهانیش بوو کە تاکە یاریزانی کوردم بەشداریان پاڵاوانێتێ بکەم و بەشداری پاڵاوانتی ئەنتالیام کردووە کە توانیم پلەی دووەم بەدەست بێنم لەسەر ئاستی دووەمەکان پلەیەکەم، بەڵام لە گروپی خۆم پلەی دووەم و تاکە یاریزانی کوردیشم کە لەسەر ئاستی کوڕان بەشداری ترێنینگ کامپێکی بکەم چ لە کوردستان چ لە عێراق کە لە ئێران بوو کە چاوم بە چەندین ڕاهێنەری زۆر باش کەوت کە لە ئاستی چبلی لەیاتی جەستەی و گشت مهارەکانی تێنس لیڤڵ و شتیانە بوو، زۆر ئاستیان زۆر بەرز بوو و هەر لەوێن دەر پێیان وتم نادالی بچووک. زۆر سپاس بۆخوا کە بە شێوەیەکی زۆر باش خۆم ئامادە کردو بۆم پاڵاوانێتە و یاریم لەگەڵ زۆربەی یاریزانەکان کردووە، تەنها لەگەڵ دویان نەبێ یاریم نەکردووە. بەو هیوایان بتوانم بۆ ناو ئەم چوار یاریزانە بڕۆم و تاکە یاریزانی کورد بم چ لە کوردستان چ لە عێراق کە لەم تەمەنە لاوە بچمە ناو دیڤس کاپ. بەڕاستی ڕاهێنەرەکان زۆر پاڵپشتم بوو، مامۆستا ناسر و مامۆستالا و زۆر سپاس بۆ یەکەی تێنیسی هەولێر و ئیتیحادی کوردستان دکتۆر ڕۆستەم و دکتۆر تەحسین کاکەمالیش ماوەیەکی زۆرە پاڵپشتمانە پاڵاوانتی دەکاتەوە. زۆر سپاسی خێزانەکەشم دەکەم، بەڕاستی زۆر هاریکار و دەعمم دەکەم بۆم یاریە. بەڕاستی محەممەد لە تەمەنی 5 ساڵیەوە دەستی بە مەشق کردیە، هەر لە منداڵی و دیار و بەهرەی تێنیسی تێدایە. طبعاً بەهرە زۆر مهمە بۆ منداڵ
و حەز و ئارەزوی خۆشی یەکجار ڕادە بەدەرە لەسەر ئەو یاریەیە. طبعاً لەوەتی کە دەستی بە مەشەکردی هەتێ ئێستا ئەو ڕۆژێک کە مەشقی هەبووبی لە مەشقی دانەبڕا هیچ ڕۆژێک. ئەمە وەکو باوکی محەممەد و وەکو عائیلەی محەممەدی هەردەم پاڵپشتیمان کردیە بە هەموو نەوعاچی چ لە ئامادەکردنی چ لە سەفەرکردنی چ لە ئامادەکردنی بۆ بردننی بۆ مەشقەکانی ڕۆژانەی بۆ بەشداریکردن لە پاڵاوانەکانی عراق لە پاڵاوانێتی دەرەوە بە هەموو نێوەیەکی هاوکاریمان کردیە. بەڕاستی ئەو ئەنجامێکا و پێنجمانگەشی بەدەستی هینایە چەند بتوڵێک مەسەلەن بتوڵەیانەکانمە بتوڵی عراق بە چەند بتوڵەیەک لە کوردستان کرایە. تابەنە و ماوەیەش مەشقەکانی زۆر چڕوپڕ کرا و بەتابەتی کە کەرەنتین بووە من نەمێژدا بنیشیتن یعنی زیاتر تەرکیزمان لەسەر لەبەرەوەی مەجال لە تەواوی هەبوو زیاتر تەرکیزمان لەسەر مەشقەکانی بوو. ئەوەش ئەو ماندیبوونێکە ئەو وەختەی کردمانە ئەنجامەکەی ئەوە دیار بوو. ئەم ساڵ دەبتە پۆلی 6 بەزی ئینشاڵڵا لە بەرنامەماندا هەیە ئیشی لە ئەوەی دەکەین کە بەشداری پاڵەوانێتی دەرەوە بکاتن لە دوای سپۆنسەرێکی لۆ بینەوە بەشداری پاڵەوانێتی دەرەوەی بکاتن بتوانین نقاتی خڕکاتەوە سەبر بەرەو پێش بچیتن. ئەگەر بتوانین ساڵانە محەممەد چار بتوڵە 5 بتوڵە بەشداری بکە ئینشاڵڵا ئەنجامێکی باشی لێ چاوەڕوان دەکەین لە داهاتوو ئەستێرەیەکی باشی لێ دەربچیتن. بەڵازدان و خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێت. زۆرێک لەوانەی کە خاوەن پێداویستی تایبەتن یاخود نابینان خۆی گەورە لەوەی کە ئەو بەشەی جستیان لێ دەستێنێتەوە کۆمەڵێک بەهری جیاوازیان پێدەبەخشێت بە تایبەت کەسانی نابینا کە لەگەڵ ئەوەی کە نابینان خۆی گەورە توانا و لایەتوویەکی گەورەیان پێدەبەخشێت لە مێشکیاندا لە بەرکردندا دەبینین کە زۆر جاراوانەی کە نابینان تەواوی قورئانی پیرۆزیان لە بەرێکێکی دیکە لەو نابینانی کە لە سەی سادقە توانیەتی هەموو قورئانی پیرۆز دەبەر بکات. پێکەوە بینەری ئەو پیتە دەبین کە هاوکارمان سوەیب ئامادەی کردووە. لا أقسم بيوم القيامة ولا أقسم بالنفس اللوامة أيحسب الإنسان أن لن نجمع عظامه بلى قادرين على أن نسوي بنانه بل يريد الإنسان ليفجر أمامه. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. بخير بيننا أخوة دستان خوش بيت ولا من ناوي تاويم هرجم برهان عبد الكريم فرج لصايد 2001 لبيسينو هلم شينا لمسرع سبحانه غير دايق بوم رزق باكين بنابيناتي دايق بوم تدوى 6 سال لصايد 2007 چون بەردەم خوێندن دەستم بە خوێندن کرد لە قوتابخانەیەکی ئاسایی لەگەڵ چاوساکان دەستم پێ کرد سپاس بەخوای گەورە لە پۆلی 1ەوە تا نزیکی پۆلی 12 هەر بە دەرەجەی باش و بە پلەی نایە ببڕیمە سپاس بەخوای گەورە. ئیتر ئەنی بە پلەی باش و بەرز و ئەوانی کە سپاس بەخوای گەورە پلەی باشی پێداوم الحەمدولله. لە دوای پۆلی 9 ئیتر ئەنی دەرەجەم هێنا سپاس بەخوای گەورە چووم بۆ پۆلی 10 لە پۆلی 10 چوومە وێژەیی چوومە بەشی وێژەیی بە هیوای ئەوەی کە ئیشەڵا بگەمە ئاواتەکەی خۆم کە ئەویش چوون بۆ کۆلیژی قانون و جامیعەی یاسایە کۆلیژی قانونی سلێمانی زانکۆی سلێمانی پۆلی 4 و 5 بڵێن 10 و 11 وێژەیی سپاس بەخوای گەورە بە سیمپلە سپاس بەخوای گەورە بڕێم لە ئاستی مەکتەبەکەی خۆمە. لە دوای پۆلی 11 چوومە پۆلی 12 و لە پۆلی 12 ساڵی یەکەم هەندێک ئەنی دەرەجەم 2 ساڵ لە پۆلی 11 مامەوە ساڵی یەکەم دەرەجەم زۆر نەبوو خۆم هێشتەوە بۆ ساڵی دووەم و لە ساڵی دووەمیشان سوپاس بەخوای گەورە نزیکەی 96 مێنا دەرەجەی بوومە یەکەمی نابینیان و دەرەجەی قانونم حاصل کرد. لە دوای ئەوە ئێستا حالیان لە قانون ئەخوێنم لە کۆلیژی یاسای جامیعەی قانون لە بەشی سلێمانی بە بەشی قانون لە جامیعەی سلێمانی پار مەرحەلەیەکم بوو و لە مەرحەلەیەکە سوپاس بەخوای گەورە ینی سپاس بۆ هاوڕەکانم و ئەوانەی کە یارمەتیان دام هاوڕەکانم لە جامیعە زۆر یارمەتیان دام خۆ توانین بڕیم و
پلەی زۆر باشە لەوێش بڕیم. ئێستا لە مەرحەلە دووم لە قانونی سلێمانی لە 12 2014 تا ئێستا بە ماوەی 7 ساڵە ئەم پیا بەڕێزە هەموو فەرزێک بە پێی توانە و حتا بتوانێت بەبێ من ناچێتەوە مزگەوت بەیەکەوە ئەچین بۆ نوێژ. ئیتر هەموو نوێژێکمان هەر بەیەکەوە بووە ینی هەموو لە هەموو نوێژەکە هێنامیێتەوە بردیشمێتەوە و بە هیچ شێوەیەک ینی هیچێکی دەرنەبڕێەوە ینی بەو پەڕی دڵخۆشیەوە من ئەبا منێنەوە تا ئێستا ینی من عەزەتی ئەو ماوە هەموو کاتێ عەزەتم دا هەموو کاتێ بەڵام ئەو ینی بۆ پەڕی دڵسافی ینی یارمەتی منە هەموو کاتی یارمەتی مەدا و دەسم ئەگرێ و هەموو کاتێکیش ینی ساز و خوای گەورە بەیەکەوە ئەڕۆین و ئیتر 7 ساڵە بەیەکەوە ئینشەڵڵا مەدیشمانە لە خوای گەورە بە ڕەحمی خۆی لە باش تاکەمان کاتەوە ئینشەڵڵا. الله سپاس و خاله هەلم ناڵی شەواهاوچە مزگەوتمەکە بەڵام بەم گەرم و گوڕی ئێستا گەر خوا لێمە قبوڵکە لە 2014 ئاوا گەرم و گوڕ بوو لە ڕەمەزانی 2014 هیتر لە ڕەمەزانی 2014 ئاوا هاوچەی مزگەوتەکەم و لە 2016 کاتی خۆی ئێرە ئیمامێکی لێ بوو خوا عافیکە یا خەمە مستەفا ئەحمەد بە ڕەحمەتی عەمدی خوای کرد لە دوای ئەوە لە 15 2016 لە دوای ئەوە من ئەگەر هەر ڕۆژێ من لێرە بم جاری وایە من بم ناکرێت بەڵام هەر ڕۆژێکە من لێرە بم من جەماعەتەکەم ینی هەموو فەرزەکە بنسبەتی جەماعەتەکەەوە بنسبەتی قورئان خوێندنەکەیشەوە وەڵی لە مناڵیش حەزم بۆ قورئان هەبوو بەتایبەتی دوای تەمەنی 6 ساڵی 7 ساڵی لە نزیکەی 2008 ئەو کاتە تەلەڤیزیۆنی پەیام کراوە ئەو کاتە ئێتر بەیانە ئێران قورئانی خوێند حەزم زیاتر بۆ قورئان هەبوو ئەو کاتە دەستم کرد بە قورئان خوێندن سەرەتا هەر خۆم تەنها بووم لەگەڵ دایکم ڕۆیشتم بۆ لای ئافرەتێک قورئانی بە چەند دایکم وانەوە بە چەند ئافرەتێکەوت ئێتر منیش لەگەڵ ئەوانە چەند سوەتێکی زووی عەمەم تەواو کرد دواتر لە ئەوان نەمام چوون بۆ لای پیاوێکی خۆمان هەر زووت کات تۆ تەفیقمان ناوە ئەویش نەما ئەو تۆزە گەورەتری بوو بە تەلەبەی گەورەتر چوون بۆ لای کەسێکی دیتر ئیتر تا نزیکەی 2011 بە زۆر ینی بە زۆر حاڵێک توانیم هەموو زی عامەتاهم چونکە هیچ لە بەردەستمانە بوو ئەسباب نەبوو بۆی کە قورئانی پێ بخوێنم هەراوە خەڵک پێی لەبەرە کردم و یان بە جیهازی بچووکەم خوێند تر لە 2011 کەس نەبوو نزیکەی 2 ساڵ وازم لێنا تا 2013 لە 2013 دەستم پێ کرد لە ئەو ئیمامە کە مامۆسای ئێرە بوو مامۆستا ئەحمەد بە ڕەحمەت بیاخوا لە ئەوە دەستم پێ کرد بە کۆمپیوتەرم خوێند و ئاهاتم لای ئەم ڕاجعم پێ کرد لای مامۆستاکەم ڕاجعمە کردەوە لە 1/7/2013 دەستم پێ کرد لە سورەت لە قەسەمی الله لە سورەتی هینەوە لە سورەتی تەلاقەوە لە سورەتی تەلاق ئەوانە دەستم پێ کرد تقریبا لە قەسەمی اللهەوە لە سورەتی تەحریم و تەلاق و لە سورەتانە دەستم پێ کرد هەتا 15/6/2016 کە ئەو وەفاتی کرد توانیم بگەمە سورەتی نیسا بگەمە ناوەڕاستی سورەتی نیسا ئەواتێک کە خوای گەفەرمی یا ئەیها الذین آمنوا كونوا قوامین بالقسط شهداء لله ولو على انفسكم والوالدين والاقربين يكون غنيا گەیشت ما ئەواتێ سورەتی نیسا تا 2018 خۆم هەموو قورئانم تەواو کرد بەنسبەتی تەلەبەیشەوە وەڵی تەلەبە سواز وخوا هەنێکم ینی یەک دوو تەلەبەیەکم هەبوو ئێستاش چەند تەلەبەیەکم هەیە و تەلەبەم هەیە سواز وخوا ینی دەستم پێی خوێندووە تا ئێستا شانازی پێکم سواز وخوا ئێستا ینی قورئانێکی جوان خوێنێ سەر ڕاوی کە تەمەنی مناڵە بەڵام سەر ڕاوی سواز وخوا قورئانێکی زۆر جوان خوێنێ ینی وەکو خۆمە خوێنێ قورئانەکە ئێستا حاڵێن ئەم تەلەبانەم وڵات جوانانم هەیە هەفتانە هەفتەی 2 جار قورئانیان پێی خوێنم دووشەمان و چوارشەمان ئیتر کاتێ دەوام هەبێیان شتێک ئەو ڕۆژە بۆ منەکەی خەمە ڕۆژێکی تر بەس دەکاتی ئاسایە ئەگەر مەجالم هەبێت و ئیشم نەبێت و سەعیم نەبێت داوام نەبێت بەردەوامم ئینشەڵڵا ئەگەر خوای گەورە یارمەتی مە بدە بەرە وەڵا ئاواتم تێکێک لە ئاواتە گەورەکانم بینینی ماڵی خۆ کێوی عەرەفەیە بەرە وەڵا کێوی عەرەفە هەموو ساڵێک من بەتایبەتی لە نوێی زولحیجە یەکێک لە ئاواتەکانم کە تازە بێتەوە چوومە بۆ کێوی عەرەفە دائما تمام كلوية بمرم لكي عرفة خواي قال جانا بكيشة تمام أوم زكوا كخواي قال لكي عرفة جانا دربيني فينا بنا والله لا ملاطو لهم ملاطو دوكا كان ما فيها مو خلق بيشر كان كنا بنا النبي يجي يقولوا تشينان والله النبي ما فيهم بيشر كاتو بتيجي نتهم مانك يعني خير كان بيجن خير كان إذا لقوا وشاك تاخذ أنت وكان يوم بحثنا نها متونا خشاتي برين
منهجمان لە بەردەستانیە لە مەکتەب باشین دوای ئەچینە جامعە هیچ منهجێکمان لە بەردەستانیە بێ احتیاجی خەڵک ببین یعنی تەکلیف لە تەلەب و شتاوکەن کە یارمەتیمان بۆمان تەجیل بکە وەسپاس بەخوای پەروەردگار هیچ کەسێک دەستی نەداوە بەڕووی وەکو خۆم باسی خۆم مەکەم دەستی نەداوە بەڕوومەوە بەڵام ئیتر بتوانێتەوە یعنی شتەکە لە بەدەستی خۆتا بێ باشتر لەوەی کە ینی دەستی ناکرێت نابینە ئەوەی کە نابینا پێکرێ بەڕاستی لە وڵاتە زۆرە ینی ئەرکێکی زۆر قورسە چونکە هیچ کەس دەستی ناگرێت ینی من وەکو خۆم حتا پۆلی شەشم تەواو کەس دەستی نەکردم هەمووی خێزانەکەم هاوکارم بوو تەلەبەکانی ڕەفیقم مامۆساکانم هەمووی دوای شەشی پۆلی دوازدەشم تەواو کرد ئێستا لە جامیعەشم و هەر بەهینی یارمەتی خۆم و تەلەبەکانی ڕەفیقم ئەنا وانە بێ ینی حکومەت چوزانم لایەنێک ینی مساعدەی کرد بێت وەڵای بێهیوانەبوون ئینسان ئەبێ بە گەشتبینی و بە ئیجابی بوونەوە بژی بێهیوابوون سفەتی ئینسانی ئیماندار نییە يعقوب كركان فرمي يا بني يذهبوا فتحسسوا من يوسف وأخيه ولا تيأسوا من روح الله إنه لا يأس من روح الله إلا القوم الكافرون فمن برون بقرا بدا يوسف لرحم إخواننا أميد مبن چونك براسي كافر لرحم إخواننا أميد بيت چونك كافر كاتك توشي مراقب توشي ناخوشك به يعني هيج كسي كني هاني بو بري ذاتك نيه كبروها ولا ذات نيه كهاوري بو بريت وإما إيمان دار قال فرميتي وتوكل على الحي الذي لا يموت وسبح بحمده توكل بس من بخوايك حي ولا يموت الإنسان ما دام أبي واقمان بريت يعني لو بري عمقي ناخوشي خوشي هي لو بري ناخ اما لو بري شوا خواي الرجل بس الشوا لو بري باي هاوين اعتبروا باي زاتشين يعني أبي إنسان نأمن بالجيانا نأمن بهوابون أبي إنسان بهواب بيجي بإيجابي وبيجي براسي فني سركوتن للجيانا بهوا يعني بهوابون إيجابيون للجيانا في ناوي أواتي برا زابوني خواو كايبينم أو نابينا ظلم في أسوتت كايبينم كأقرب وكلاش كان زاتر يعني تأثير متى كاد سخات عرزكو نايد وزيته أو خوالي رازي من شون لي رازينيم أو برنامجي مان بوكا ومن الله شيء ها عسار الأخواب زياد ضلي أو أنا خوش أو ضلي أو أنا قرم لسر أو نجو تاعتي خويا هر وقت بيبو نوجه كي ضلي إسراحتك هر وقت نيبو خوي ضلي إسراحتني يقول الإنسان يومئذ أين المفر كلا لا وزر إلى ربك يومئذ المستقر ينبأ الإنسان يومئذ بما قدم وأخر صدق الله العظيم بەڵێ ئازان لە هەرێمی کوردستان کۆمەڵێک پرۆژەی بچووکی بەرهەمێنانی بەروبوومی کشت و کاڵی هەیە یەکێکیش لەو بەروبوومانە کەوا ئێستاکە لە هەرێمی کوردستان گرنگی پێدەدرێ بەرهەمێنانی قارچکە ئەم بەرهەمەش لە بازاڕەکانی کوردستان خواستێکی زۆری لەسەرە لەبەرەوەی ئەم بەرهەمە لە وەرزی بەهاران بە سروشتی لە شاخ و چیاکان و دۆڵوبانەکان دەسێکەوێ بۆیە خەڵک فێری خواردنیەتی وەروە چێژی لێ وەردەگرێت بۆی لە وەرزەکانی ترکەوا لە چیا و لە سروشتا نامێنێت یاخود نییە دەست ناکەوێت لەو شوێن و پرۆژەی بەرهەمێنانی قارچکانەیە دەست دەکەوێت لە پێنجوێن هاوکارانمان ڤیدیۆکیان بۆ ئامادە کردوین لەسەر پرۆژەی بەرهەمێنانی قارچک زانین لەوێ قارچک چۆن بەرهەم دەهێنرێت. ئێرە کارگەی قارچکی پێنجوێنە لە کۆتاییەکانی ساڵی 2012 پرۆژەکە تەواو بوو دەستی کرۆ بە ئینتاجکردن واتە لە سەرەتای 2013 ئینتاجمان هەبووە ئەمەی ئەیبینن ئەمە کۆمپۆستە بریتە لە پوشی گەنم و پاشماوەی دەواجین کۆمپۆست لە ئێرانە 35 ڕۆژ ئیشەکەن لەسەری هەتا دروزە بێ دواتر ئەیگەێن نەدەسی ئێمە لێرە بەم شێوازەی کە ئیبینن بە شێوازی کیسە ئەگاتە دەستی ئێمە کیسەکانمان 6 بەچلن هەر تەبەقێکمان 120 کیسە کۆمپۆست ئەگرێت و گەشت بەدەستی ئێمە ئەم کیسانە سەری کیسەکانمان ئەبڕین و دواتر ڕێکی ئەەکەین
بە تەختە ئەیکوتینەوە و هەر تەبەقێکمان 100 کیسە کۆمپۆستمان 1 کیلۆ تۆی قارچکی لێدرێ دواتر بە ڕۆژنامە سەریدا ئاپۆشین و لە 24 سعاتات 4 جار بەدەست ئاوەدەین بۆی ڕۆژنامەکە وشکۆ نەبێت و ڕتوبەت و شێ و ڕتوبەتی ناو کۆمپۆستەکەمان نەکێشێتە دەرەوە نەمژێت و ئەم مەرحەلەیە هەتا ئەگاتە مەرحەلەی خاکدەهی 14 ڕۆژی پێچێ لەم 14 ڕۆژە ئەبێ دەمای قاعەکەمان 25 تا 27 دەرەجە بێ ئەبێ بەو شێوازە بێ ئێستا ئێمە سپاس بۆ خوای گەورە چیلێرمان هەیە بە چیلێر ئیشەکەین زۆر باشە چون فەسڵی گەرما بۆ قارچک کەمێک سەختە ئەبێت چیلێرت هەبێ سارکەرەوەیەکی باشت هەبێ بەڵام لە فەسڵی زستانە سپاس بۆ خوای ئێمە و کێشەمانە نییە و بە شێوازێکی تەبیعی ئیشەکەین و هیچ کێشەیەکمان نییە. دوای ئەوە کە 14 ڕۆژمان تێپەڕان لە مەرحەلەی ڕیسەدەوانیە کۆمپۆسەکە بیدایەتەن کە دێ ئەگاتە دەسیەمە کۆمپۆسەکەمان ڕەشە وەکو ئێستا ئیبینن لەم قاعەیە کۆمپۆسەکەمان 14 ڕۆژی تێپەڕاندووە خاکدەهی کراوە خاکی کراوەتە سەر کۆمپۆسەکەمان شێوازێکی ئاڵتونی و شێوازێکی تەڵایی گرتووە ڕەنگی کۆمپۆسەکە گۆڕاوە ئەگەر هەتا ڕۆژی 14 ڕیسە و مایسولیۆمت بەو جۆرە ڕەنگی کۆمپۆسەکەت نەگۆڕا و بەو شێوازە زەر نەبەوە کێشەت هەیە یان لە هەوایە یان لە دەمای کۆمپۆستەکەتایە بەباشی بۆت کۆنتڕۆڵ نەکراوە دوای ئەوە کە ڕۆژی 14 تێپەڕان خاکدەهیەکەی خاکەکەیش خۆڵی تاپترایە تاقیم کراوە و هەر بە ئەندازەی 3 تا 4 سانتین خاک ئەدەین دواتر بە هەمان شێوە بە ڕۆژنامە دای ئەپۆشین و ئەم مەرحەلەیەشمان 7 ڕۆژە وەلەم 7 ڕۆژەیە ئەبێ ڕیسە و مایسولیۆمی ناو کۆمپۆسەکەمان کە بەباشی خۆی سپی کردوتەوە و هاتۆتە سەرۆ ئەبێ بیهێنینە ناو خاکەکە و سەر خاکەکەمان بەو شێوازەی کە بینیتان خۆی سپی ئەکاتەوە دواتر ئەم ڕۆژنامەیە لەسەر لا ئەبین ئەچینە مەرحەلەی هەوادەییەوە کە ئەویش مەرحەلەیەکی 12 ڕۆژەیە و بەرەو قارچک دروستبوونەوە ئەچین دوانزە ڕۆژی مەرحەلەی هەوادەییمان هەیە لە دوای ئەوە کۆی گشتی ئەمە بێتە 35 ڕۆژ لە 35 ڕۆژە ئەبێ فلاشی ئەوەڵ واتە بەری ئەوەڵت هەبێت کە بەم شێوازە ئیسەی بینن لەم قاعەیە قارچکمان هەیە و ئینتاجمان هەیە دواتر کارمەندەکانمان واتە کرێکارەکانمان دێن هەمیان فێرکرا و شارەزان بەم ئیشە دێن ئەو قارچکەی کە پێویستەکە ڕۆژ لەگەڵ ڕۆژە ئەیچنین و ئەخرێتە بەڕاد و لەوێ باسی ئەوەی ژەکەین کە چۆن چەنێک لە بەڕادا ئەبێ و لە دەمای چەنێکە ئەبێ و ئەم فلاشەی کە تەواو بوو هەر قاعەیەکمان 3 بەری لێ ئەگرین 3 فلاشی لێ ئەگرین ئەم فلاشەی کە تەواو بوو هیچ قارچکێکی پێوە نەما دواتر کارمەندەکانمان بە سەر بەسەرەکان لەقنی قارچک و لە قارچکی کەوتوو و لە هەر جۆرە نەخۆشیێک ئەگەر هەبێت جوان پا ئەکرێتەوە و ئامادە ئەکرێت دوای ئەوە کە تەواو بوو 7 ڕۆژ دوای ئەوە دووبارە بەری دووهەمی دێ و بەری سێهەمیشی بە هەمان شێوە بەو جۆرە دێ و بەم شێوازە ئەچندێ و ئەخرێتە بەڕادۆ ئەو کەسانەی کە لێرە کار ئەکەن تقریبن 15 تا 20 کارمەندمان هەیە ئێمە لێرە لە فەسڵی هاوینە بەڵام لە فەسڵی زستانە 20 تا 30 نەفەر ئیشەکە لە مامەلەیە و ئێمە نسبەتێکی لە 180 خەڵکی پێنجوێنە و ماباقیەکەی خەڵکی سەیسایەق و ئێران و خەڵکی ئەم شوێنانن بەرهەمی ئێمە لە لەوانەیە بڵم 80 لە سلێمانی ساغە بێتەوە و بۆ شارەکانی تریشی ئەنێرین بۆ هەولێری ئەنێرین هەتا بۆ بەغاشی ئەنێرین
من بەهرام مستەفا مەلەکی مدیری ئینتاجی پرۆژێ قاشکی پێنجوێن. کاک سەروەرباس هەنگاوەکانی بەرهەمهێنانی کردا. قارچەکەمان دوای ئینتاجی قاعەکان دێتە ئەم بەشە، لەم بەشە بە ماوەی 4 ساعت ئەچێتە ناو بەڕادۆ، لەبان پلەی 1 دەرەجە قارچەکەمان شۆکی پێ ئەدەین بۆ لە گەشەکەوێ، دوایەوە کەپسی ئەەکەین، بەستەی ئەەکەین، دووبارە ئەچێتەوە ناو بەڕات، 7 ساعت دوایەوە شەو ڕەوانەی بازاڕەکان ئەکرێتەوە. وەڵا لە هاوینە تۆزێ بازار بەهۆی گەرمی هەواوە بازار کەمە، کەسترە، ئینتاجیش تۆزێ کەمترە لە زستانان خواستی زیاترە. مانەوەی چۆنە؟ مانەوەکەی بەداخەوە خەڵک وەکو میوە سەیریکە، قارچکە بێ وەکو جگەر سەیریکەن، وەکو پڕۆتۆینەکانی تر سەیریکەن، ئەبێ کە ڕێک لێرە دەرەچێ لە ناو سەلاجە داینن، یان لە عەلوەکانە کە ڕای ئەگرن لە ناو بەڕادا بێ دوکاندارەکان لە سەلاجە داینن، لەبان پلەی 4 تا 14 ڕۆژیش ئەتوانێ بمێنێتەوە. بەڕازدان و خۆشەویستان، بڕیاربوو لە چەوەری دومی بەرنامەکەماندا باز لە گرنگی شیری دایک بۆ منداڵ بکەین کە زۆرێک لە پزیشکان هەمیشە و بەردەوام جەخت لەسەر ئەو دەکەنەوە کە شیری دایک گرنگی و سوودێکی تایبەتی دەبێت بۆ منداڵ و بەردەوام هانی دایکان دەدەن کە شیری خۆیان پێشکەش بە منداڵەکانیان کە بەڵام بەهۆی گرفتی ئینتەرنێتەوە پێم وایە شوان ئیمتیحاناتی تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئەنتەرنێت لە هەندێک شوێن نییە، میوانێکمان برای بوو لە ڕانیەوە ئامادەی، بەڵام بۆی نەبوونی ئەنتەرنێتەوە نەتوانە ئەو پزیشکە بەردەوام بێت لەگەڵمانەوە گفتوگۆ لەو بارەوە بکەین، بەڵام بە کورتی ئاماژە بە کۆمەڵێک زانیاری دەکەین لەسەر شیری دایک کە ئێستا بۆ ئێوەی ئازیزی دەخوێنینەوە. ئاشکرایە کە شیری دایک باشترین شیرە بۆ گەشە و تەندروستی مناڵ. لە چەند خاڵێکدا باسی دەکەین. یەکەم، شیری دایک پێویستی بە ئامادەکردن نیە، هەر کات منداڵ پێویستی پێبێت ئامادەیە. شیری دایک هەردەم پاک و خاوێنە کە ئەمە وا دەکات گواستنەوەی نەخۆشی بە ڕێگەی شیردان کەم بێتەوە بە پێچەوانی شیری قوتو کە دەبێت بەردەوام ئاو و مەمەی پاک بەکاربێنی کە ئەمەش بارگرانی لەسەر دایک کارێکی قورسە هەموو کاتێک ئامادە بکرێت. شیری دایک بۆ بەرگیری لە نەخۆشی هاوتای نێوەکو و نەخۆشی سکچوون، هاوکردنی کۆندامی هەناسە، هاوکردنی پەردەکانی مێشک وە زۆر لە نەخۆشەکانی تر. ئەگەر دایک شیری خۆی بەکاربێنێت ئەوە لە ڕووی داراییە و پاشەکۆتێکی باشی خەرجی شیری قوتو دەکات. هەروەها شیردانی سروشتی سوود بە دایکیش دەگەێنێت کە دەبێتە هۆی پاراستنی لە هەندێک نەخۆشی وەکو شێرپەنجەی مەمک بۆ منداڵ و کەمبوونەوەی کێش دوای منداڵ بوون. شیری سروشتی ئاستی سۆزداری و خۆشەویستی نێوان منداڵ و دایک زیاد دەکات. شیری دایک دەبێتە هۆی ڕێگرتن لە قەڵەوبوونی منداڵ کە هەندێک دایک وا هەز دەکەن کە ئەمە نیشانێکی باش نییە، وێ پەنا دەبن بەر شیری قوتو بۆ مەبەستە. لە چه کاتێکدا شیری دایک پێویستە بوەستێنێت؟ ئەگەر دایک تووشی جۆرە نەخۆشیێک بوو کە ئەگەری گواستنەوەی هەبێت بۆ منداڵ لە ڕێی شیردانی سروشتیەوە، وا باشترە شیری دایک بوەستێنرێت و شیری قوتووی پێ بدرێت و ئەو بڕیارەش پزیشکی پسپۆرت دەیدات کە دەبێت شیری قوتو لە بری شیری دایک بەکاربێنێت. هەروەها ئەگەر دایکەکە هەندێک جۆ دەرمان بەکاربێنێت کە ئەگەری گواستنەوەی هەبێت بۆ منداڵەکەەوە باشترە کە شیری دایک لە کاتی بەکارهێنانی دەرمانەکەدا بوەستێنێت. بوونی هەندێک نەخۆشی لە منداڵدا کە پێویست دەکات شیری دایک بوەستێنێت و بگۆڕێت بە شیری قوتو گونجاوە کە ئەمەش هەر لەلایەن پزیشکی پسپۆرەوە بڕیاری لەسەر دەدرێت. دایک و باوک پێویستە هەمیشە هۆشمەندانە و
زیرەکانە بیل لەوە بکەنەوە کە شیری دایک گرنگی و تایبەتی هەیە کە دایکان پێویستە پابند بەوەی کە بەردەوام شیری خۆیان پێشکەش بە منداڵەکانیان بکەن. بەڵێ ئازیزان لە بەشی سێمی بەرنامەکەشمان باس لەوە دەکەین کەوا لەگەڵ چۆن باس لەوە بکەین لەم بارودۆخە سەختەی ئەمڕۆیە پەروەردەکردن لەم بارودۆخە سەختەیە. لە دهۆکەوە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عزت بەرواریمان کردووە ڕاستەوخۆ لە دهۆکەوە لەگەڵمانە. مامۆستا سڵاوت لێبێ و بەیانیت باش. دەمەوێت سرنجی بەڕێزت وەکو مامۆستایەک وەکو هاونیشتیمانیەک لەم بارودۆخەی هەرێمی کوردستان پەروەردەکردن لەم بارودۆخە ئەستەمەیە یاخود لەم زروفە ناڕەحەتەیە چۆن دەبینیت؟ مامۆستا عەزیز ئەگەر گوێبیستی دەنگی ئێمە بیت باس دەکەین لەوەی کە لەم سەردەمەی ئێستادا دایک و باوکان دەبێت چ ڕۆڵێکیان هەبێت لەوەی کە بە شێوازێکی تەندروست و ڕێک و پێک پەروەردەکردن بە پێشکەش بە منداڵەکانیان بکەن. بەڵێ ئێمە لێرەوە لە پشتی کامێرەکان و دیمەنەکانی مامۆستا دەبینین، بەڵام دیارە کە قسەمان بۆ دەکا دەنگی ناگاتە لای ئێمە. لەم تەوەرەیە باس لەوە دەکەین لەگەڵ مامۆستا عەزت بەرواری بزانین لەم بارودۆخەیە بۆهۆی ئەو زۆری تەکنۆلۆژیا و هاتنی تۆڕە کۆمەڵایەت زۆربوونی تۆڕە کۆمەڵایەتەکان و تۆڕی پەیوەندی و ئەم پێشکەوتنە زۆرەی لە بواری جل و بەرگ و خوێندن و کتێب و دەرفەتی گەڕان و دەرفەتی هاتوچۆ و ئیمکانیاتی ژیان هەمانە هەر هەموو بە جۆرێک لە جۆرەکان کار لەسەر تەسیر و پەروەردەی مناڵ و خەون و ئارەزوەکانی گەنج و لاو دەکات. بارودۆخێکی هەستیار و قورسە. ئەمە بێگومان ئەرکی دایکان قورس دەکات، ئەرکی لایەنە پەیوەندیدارەکان زیاتر زیاد دەکات بۆی چۆن بزانین لەم بارودۆخەیە چۆن ئێمە پەروەردە بکەین. دەچینەوە لای مامۆستا ئەگەر ئەم جارە گوێ لێمان بێ، ئەگەر نائیتر باشە. بەداخەوە هاوکارانم ئاماژە بەوە دەکەن پەیوەندیەکەمان لەگەڵ مامۆستا عەزت بەرواری گرفتی تێکەوتووە، ناتوانین لەگەڵی بەردەوام بین. لێرەوە دیسانەوە دێڵێنەوە بەڕاستی ئەرکی دایکان و باوکان لە پەروەردەکردنی منداڵ و هەروەها ئەندامانی خێزانەکەیان قورس بووە لەم بارودۆخەیە و پێویستە واقعبینانە لەگەڵ بارودۆخەکەیە بڕۆین. وەروەها پەروەردەکردنی مناڵ زۆر قورسترە لە بەخێوکردنی مناڵ و گەورەکردنی، چونکە ڕەنگە پاروێگنان لێرە و لەوێ هەر بەشی ئەوەندە هەبێ منداڵێک بیخوا، بەڵام پەروەردەکردنی ئەرکێکی گرانە، ئەرکێکی قورسە ئەبێت مناڵان بتوانن لەو ژینگەیەکەوە هەیە ئازادانە بژین، بەڵام بە پەروەردەیەکی جوانی شەوە مارکی خوێندکارەکان و لایانی پەیوەندیدارەکان و وەروە مامۆستا و هەموو بابەتانەیەکەوە لە کۆمەڵگای کوردیا هەیە. دەبێ ئێمە بە هەمومان هاوکار بین، بتوانین بە شێوازێکی زۆر باش مناڵ و هاوڕێ و کەسوکارەکانمان پەروەردە بکەین. بەڵازان شۆن پێمە بێ کۆتایی پێبێنین. بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست بە یارمەتی هاوکارانمان لەگەڵ هاوکارم شوان هاتینە کۆتایی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆژمان. دەخوازین کە بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عەزیز بوو بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین. خواتان لەگەڵ.